بەڵێ دەچینە لای کۆتایی تەوەری سێمی بەرنامەکەمان هەڵبەتە ڕەنج لە ئێستادا هەرێمی کوردستان و عێراقیش بە هەمان شێواز بە نرخی شتەکان بە گشتی هەمی بەرز بۆ ئێستادا ڕاستە لە ڕابردوودا قەیرانێکی زۆر هەبوو ماوەیەک موچە و هەروەها باری دارەی هەوڵاتیان بەرەو باشبوون دەچوو بەڵام لە ئێستاشدا نرخی شتومەکەکان تا ڕادێک بەرزبوونەوەیەکی بێگومان ئەوە بەشێک دەبێت لە پرسیاری ئەمڕۆمان دیارە سەجەم پێداویستەکانی ژیانی ڕۆژانە لە ئێستادا نرخەکەی زۆر بەرز بۆتەوە بەبزانین ئەم دۆخە لە چیەوە سەرچاوی گرتووە ئایا تەنها بەرزکردنەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی سەبەب یاخود هۆکار و فاکتەرەکانی پشتی بەرزبوونی نرخی شتومەک لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقیشدا بۆچی دەکرێتەوە بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری بەڕێز دکتۆر نۆزداد هەمەوەندی مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووریمان کردو ئەمە بەتە لەگەڵ ئەودا تاوتۆ دەکەین دکتۆر سڵاو لێ بێت بانیت باش بەیانیتان باش و بەیانی بینەرانی خۆشەویست و ئوستافی کورساتی خۆشەویست باش ئێمە گەر باس لە بەرزبوونەوەی شتومەکە پێداویستەکانی ژیانی هاوڵاتیان بکەین سەرەتا دەبی ئاماژە بە گرانبوونی خواردەمەنی و لە هەمویان تایبەتتر نانە کە بە ڕێژەیەکی بەرچاو و نرخی ئارد بەرز بووە بە هەوڵی حکوومەت و بە هەوڵی لایەنی پەیوەندیدار هەوڵدرا چارەسەرێکی موسەکین یا کاتی دیاری بکەن بۆی کێشەی هاوڵاتیان بەرەو تۆخێکی تۆزێک باشتر یا نەگاتە ئەو ڕێژە خراپەی کە هاوڵاتیان نەتوانن بارە گوزەرانەکەیان خراپتر ببێ و بتوانن چارەسەرێکی کاتی بۆ هاوڵاتیان دروست بکەن بەڵام ئەوەی لە ئێستادا کە زۆر پێویستە بۆ هاوڵاتیان بۆ ژیانی ڕۆژانیان بەڕاستی نرخی نەوتە نرخی نەوت ئەگەر بە شێوازێکی گشتی باز لە بەرزبوونەوەی نرخی نەوت بکەین نرخی نەوت لە بە هۆکارەکانی کەمبوونەوەی عەمبارەکانی ئەمریکا کە بەرەو کەمبوونەوە دەچێەوە خواست لەسەر نەوت زۆرە بە پێی لێدوانێکی وەزیری وزەی سعودیە ڕۆژانە 500 تا 600 هزار بەرمیل خواستی لەسەر دەبێ بە مەرجێک ئەگەر کەش و هەوای نیوەگۆی زەوی زیاتر بەرەو ساردی بچێ و خواست لەسەر نەوت هێندەی تر بەرز دەبێتەوە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو نرخی یەک بەرمیل نەوت گەیشتە 85 دلار پوینت 99 سنت ئەمەش وا دەکا کە هەڵاوسانی زیاتر لە وڵاتانە دروست بێ کە هاوردەکاری نەوتن و کێشەی دارایی دروست بێ لە وڵاتانێک کە هاوردەکاری نەوتن بەڵام بە پێچەوانەوە دەبێ خۆشگوزەرانی و ڕەفاهیەت لە بۆ ئەو وڵاتانە بێنێ کە خاوەنی احتیاتێکی نەفتن وەکو عێراق یا وەکو وڵاتی سعودیا ئێمە عێراق وڵاتێکی بێ ئیدارەیە بەڕاستی تا ڕادەیەک کێشەی داراییمان نییە بەڵام کێشەی ئیدارەدانی مالیمان هەیە کێشەی ئیدارەدانی ئابووریمان هەیە ئەگەرنا خۆی لە بودجەی ساڵی داهاتوو نرخی یەک بەرمیل نەوت بە 6 دلار خەملێنراوە بەڵام ئێستا دەبینین نرخی نەوت لە 85 دلار نزیک 86 دلار دەوەستێ و ڕەنگە بەپێی لێدوانی راپۆرتێکی بانقی جیهانی نرخی نەوت تا ساڵی 2023 نزمبوونەوە بە خۆی نابینێ بەرکو ڕێژەکەی بەرەو بەرزی زیاتر دەچێت باشە دکتۆر وەڵا پرسیارێک هەیە لێرا دکتۆر ینی نەوت بۆ خۆی کە بەرهەمێک و سامانێکی سروشتیە لە وڵاتە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە دەبێ هەر وڵاتێک نەوتی هەنار دەکردە دەرەوە ئەو وڵاتە خۆش گوزەران بێ بەڵام لە ئەوەی کە بینیمانە لە ماوەی ڕابردووە هەرچەنە کە نەوت هەچ کاتێک نەوت بەرەو بەرزبوونەوە بڕوان نرخی کاڵەکانی تر لە ناو بازارە بەرزبوونەوەی زیاتر بەخۆ دەبینێ ئەمە هۆکارەکەی چییە؟ خۆی پێچەوانەیە ئێمە زیانێکی گەورەمان کرد وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی لە بەرزبوونەوەی نرخی دۆلار و لە نزمکردنەوەی بەهای دیناری عێراقی ئەمە خۆی لە خۆیدا کارەساتێکی ئابووری دروست کرد و
پێچەوانەی هەموو ڕێکار و یاساکانە تەنها بۆی حکوومەت بگاتە ڕێژەیەک بۆ چارەسەرکردنی ئەو کورتێنانەی ئەو عەجزەی کە لە میزانیەی حکوومەتی عێراق هەیە. ئەمەش لەسەر دۆخ و لەسەر بار و گوزەرانی هاوڵاتیان شکایەوە و لە بۆ ئەوەی عەجزی حکوومەت لە قەرزەکانی کەمتر بکاتەوە بارە قورسەکەی زیاتر خستە سەرشانی هاوڵاتیان کە ڕەنگە هاوڵاتیان تا ڕادەیەک توانای هەڵگرتنی ئەم بارە قورسە ئابوووریان نەبێت، چونکە تۆ ئێمە هەر لەم شاشە جوانەوە پێشتر باسی ئەوەمان کردووە ئەگەر کەسێک موچەکەی 1 ملیۆن دینار بێ خۆی لە خۆیدا ڕاستەوخۆ لەگەر گۆڕانکاری بە دیناری عێراقی و نزمکردنەوەی بەهای دیناری عێراقی و بەرزبوونەوەی دۆلار 266,000 دینار لە موچەکەی کەم بێتەوە بەبێ ئەوەی بتوانانی دەنجی ناڕەزایی دەست بکات، بەبێ ئەوەی بتوانانی سکاڵایکی یاسایی بکات، چونکە بانقی مرکزی لەم بڕیارە بەڕاستی بڕیارێکی کتوپڕ و تەندروست نەبوو و تەنها هاوڵاتیان زیانی گەورەیان بەرکەوتووە. هاوڵاتیان ئێستا لەم کات و ساتەدا بە باری برێن وەکو زەحمەتی کڕینی نەوتەکەش بە گران دەگرنە ئەستۆ و هاوڵاتیان ئێستا زەحیەی یەکەمن بەڕاستی لە هەرێمی کوردستان و لە عێراق، چونکە هەرچی بارگرانی ئابووری هەیە لێبڕین و پاشەکەوت و نزمکردنەوەی بەهای دیناری عێراقی یان نەدانی موسە بە هەر شێوازێک ئەمە خۆی لە خۆیدا ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران تووشی پەرێشانی دەکاوە. ڕەنگە موسە وا بیر بکەینەوە تەنها کە موسە دابەش نەکرا تەنها موچەخۆران زەرەریان بەردەکەوێت، نەخێر بە پێچەوانەوە هاوڵاتیانی ئاسایی و کاسبکار و دوکاندارە ئاساییەکانی ناو بازار و شوێنە لاچەپەکانیش هەمویان زیانیان بەردەکەوێت، چونکە موچەخۆر بەڵێ دکتۆر لە کاتی خۆیدا کە بەهای دیناری عێراقییاندا بەزان وتیان بۆ باشترکردنی باری ئابووری لەبەر ئەوی لە ئێستادا عێراق بە دۆخێکی سەختدا تێپەڕ دەبێت. ئەم دابەزینی بەهای دینارە تاکەی بەردەوام دەبێت، هیچی لە دۆخی ئابووری عێراق گۆڕی کە لە کاتی خۆیدا ئەم هەنگاویان بۆ باشترکردنی دۆخی ئابووری عێراقنا. پرسیارێکی زۆر جوانە و زۆربەی هاوڵاتیان ئەم پرسیارانە ڕۆژانە ئەم پرسیارم لێ دەکات بە بانقی مرکزی بۆی مزداقیت لە دەست نەدا بۆ ئەوەی تووشی گرفت نەبێەوە ئەو متمانەیە هەیتی کە بانقی مرکزی لە ناوچەکە ناتوانێت ئەم متمانەیە لە دەست بدا لە چەند مانجی داهاتوو یا لە مودەیەکی دیاریکرا و گۆڕانکاری بەسەر بەهای دینار و بەهای دۆلاری ئەمریکی بکات، چونکە ڕەنگە من پێم وایە تا لەو کاتێکە لە 1912 ئەم بڕیارە دەرچوو تا 4 ساڵی خۆی تەواو نەکا ڕەنگە بانقی مرکزی دەست نەبات بۆ هیچ بڕیارێکی نوێ و تەسەور ناکەم هیچ گۆڕانکاریەک بەسەر بەهای دیناری عێراقیدا بێت و هەوڵ بدەن بەهای دیناری عێراقی بەرز بکەنەوە، لەبەر ئەوەی ئێمە فرۆشی نەوتمان بە دۆلارە، ئەم دۆلارە ڕاستەوخۆ دەکرێتە دینار و لە بودجەی تەشغیلی بەکاردێ، ئەمە خۆی لە خۆیدا پارسەنجێکە هاوسەنجەکە کە هاوکاریەکە بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کێشە داراییەکانی کەمتر بکاتەوە و هەوڵ بدا لە بەرمەبنای بەرزکردنەوەی نرخی دۆلار و نزمکردنەوەی دیناری عێراقی بتوانێت قەرزەکانی کەم بکاتەوە و بتوانی بە پارەیەکی کەمتر بە پارەیەکی زۆر لە پێشان کەمتر بتوانێت بودجەی تەشغیلی دابین بکە و موچەی هاوڵاتیان و موچە خۆران دابین بکە. ڕەنگە ئەم جیاوازی دینار و دۆلارە زۆر سوودی هەیە و 100% دڵنیام حکوومەتی عێراقیش پێخۆش نییە لە ماوەیەکی کووردا تا بارودۆخی عێراق بەرەو زۆر باشتر نەچێ، باوەڕ ناکەم لە ماوەیەکی کووردا بتوانن بەهای دیناری عێراقی وەکو خۆی لێ بکەنەوە. ئەوە زۆر زار جێمان لێ دەبی لە ئەندام پەرلەمان و لە کوتلەکانی سوننە و شیعەکە بۆ ڕاکێشانی عەتفی هاوڵاتیان و شەقامی عێراقی دەنگمان پێ بدەن بەهای دیناری عێراقی بەرز دەکەینەوە، ئەمانە خۆی لە خۆیدا تەنها دەچێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژار. بەڵێ دکتۆر، ڕاکێشانی عەتفی خەڵک. یەک بابەتی تر هەیە ئەوەیە کە
عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش ینی ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمانە تەنها کە ئەوەی پاڵپشتی یاخود پشتی پێبەسراوە هەناردەکردنی نەوت بووە و لەسەر ئەوە ئابووری وڵات یا ژێرخانی ئابووری وڵات بنیادنراوە. ئەوەی کە ئێستا ڕۆدا لە گرانبوونی کاڵاکان لە عێراق و لە هەرێمی کوردستانێکێک لە هۆکارەکانەوە نییە کە ئەم وڵاتە بە شێوەیەکی گشتی بەکاربەرە نەگووە بەرهێن. زۆر ڕاستە دەست چاوت خۆشببی. ئێمە وڵاتێکی تەنها بیر لە هاوردەکردنی کەلوپەل و کاڵا و شتومەک و خواردەمەنی و هەموو پێداویستەکانی ژیانت هەم لە کەمالی و هەم لە جەمالی هەوڵ دەدەین لە دەرەوە بهێنێن و بیرمان لەوە نەکردوتەوە کەرتی کشت و کاڵی پەرە پێ بدەین و بیرمان لەوە نەکردەوە کەرتی پیشەسازی پەرە پێ بدەین بۆ ئەوەی ئەمە ڕۆژانە پێویستمان مەسەلەن ئێمە دەبینین خۆر زۆر بمان لە بازار دەبینین پرتەخالمان هەیە مسری پرتەخالمان هەیە سووری حتا تەڕە و سەوزە و میوە لە وڵاتێکی وەکو سووریا دێکە شەڕی دنیا لە سووریا دەکرێت بوویتە مەدانی ململانەی وڵاتە زلهێزەکانی دنیا کە هەر لەم بارە گوزەرانە خراپە سیاسیەدا دەتوانن کەرتی کوشت و کاڵ بە شێوەیەکی بەرچاو ببوژێننەوە و بتوانن هاوردەی عێراق و وڵاتانی دەوروبەری خۆشیان بکەن. بەڵام ئێمە لە وڵاتێکی عێراقی وەکو ئێستای سەقامگیر کە چەندین ساڵە نەمانتوانیوە هەناردەکردنی غەیری نەوت کە 1970 پشتمان پێی بەستووە نەمانتوانیوە کاڵایەکی تر دروست بکەین یا بیچێنین لە ڕێگای کشت و کاڵ یا لە ڕێگای پیشەسازی هەناردەی دەرەوەی بکەین. ئێمە لە هەر لە وتارێکی هاوردە و هەناردەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان لە خۆیاندا هەر لە وتارەکەی خۆیاندا ڕێژەی هەناردەکردنی کەلوپەل و کاڵای هەرێمی کوردستان بۆ دەرەوە 0.1 کەواتە نەگەیشتە 100. یعنی بخۆی لە خۆیدا کارەساتە بەڕاستی تۆ نەتوانی لە هەرێمێک لە وڵاتێک نەتوانی لە غەیری نەوت یا کاڵایەکی تر دروست بکەی یا کاڵایەکی تر پشتی پێ ببەستی بۆ ئەوەی بژانەوەی ژێرخانی ئابووری خۆت پەرە پێ بدەی. بینیمان نرخی نەوت زۆر دابەزی و قەیرانێکی گەورە و هەڵاوسانێکی گەورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش دروست بوو. بەڵام ئەگەر سێکتەرێکی ترمان نەبێ حکوومەت وەکو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان پشتی پێ ببەستێ ڕەنگە کە لە کاتی نزمبوونەوەی نەوتدا بە گوێرەی ئەو ئیتیفاقیانەی کردومانە ئەو نەوتانە ئینتاز دەکەین و هەوڵ دەدەین لە سێکتەری تر داهاتی هەرێمی کوردستان زیاد بکەین. بەڵێ دەست خۆش بۆ ئەمانە خۆی لە خۆی بەڵێ ببوورە فەرموو ئەمانە خۆی لە خۆیدا بەڕاستی هەمووی کەم و کوڕیە لە ئیدارەدان هەمووی کەم و کوڕیە لە بەڕێوەبردننی وڵات تەنها ئاماژەیەکم بەوە بکەم لێک تێگەیشتنێک هەیە ئەمە زۆر کاریگەری دەبی لەسەر عێراق لە نێوان عێراق و چین بەڵێ ڕێکەوتنامەی هاریکاری عێراق و چین هەژما ناو دەبرێت کە سەتاچلی نەوتی عێراق وڵاتی چین هاوردەی وڵاتی خۆی دەکا. ئەمەش بژانەوەیکی گەورەیە و لە ماوەیەکی کووردا ڕەنگە ئەم گۆڕانکاریانە بەسەر نەوت دابێ و ڕەنگە بژانەوەی عێراق تۆسێک بەرەو باشتر بچێ و من پێم وایە نرخی نەوت لە چەند ماوەی داهاتوو تا $100 دەچێت. بەڵێ دەستخۆش بۆ دکتۆر نەوزاد هەمەوەندی ئەگەر بارە سیاسی و ئابوووریەکان وەکو ئێستا بڕوە. بەڵێ دەستخۆش بۆ دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا بووی.